ڕەگەس محەممەد کاکە ڕەگەست 38 پلەت بەدەستێنە سەرکەوتوی زۆر یەکەمە زۆر یەکەمە باشە خەڵات ڕەسوول خەڵات چەند پلە بە خۆت دانیت پێت وایە چەندت هێناوە لە 50 پلە نازانم باش 45 پلەت بەدەستێنا سەرکەوتوو بێ هاوڕێی ڕەحیم کاک هاوڕێ بێتاقەت یاری 36 پلەت بەدەستێنا حەزەکەی من دوو دەرەجی کەشی بۆ زیاکەم لای خۆمە باش ژاکاڵ ژاکاڵخان 40 پلەت بەدەستێنا سەرکەوت باش نی پلەکە هەستەکە زیاتر بێ بەشکەم سەرکەوی لە ئەو شانسەت هەیە سێ کەس سەرەکەوێتەوەنێ و مژدەیەکە بۆوانەی کە دووەمیش بوون لە خۆناغەکانێکە هەڵبژاردنێک دەکرێت بەشکەم تۆش دیارە لە خۆت زیاتر ڕازیت لەو پلەی کەمە پێمان داوی بزاژەم پلێکی باشمان پێداوی بەهەرحاڵ زوبێر عەلی کاک زوبێر تۆ زۆر پەلە دەکرد زوو تەلەفۆنتە کرد بۆی بزانی کێ و بەشداری چەند بۆ خۆت دانی چەند بۆ خۆت دانی وەڵڵا کەسان عاجز نابن ها تاکید بەرنامەکانتان بینیوە هەرە بێ کەسێک سەرکەوێ و کەسێک زیاتر پلێکی وەریە کاک زوبێر دەستخۆشی لە تۆشەکەین تۆ دەرەجێکی زۆر باشە دەدەزێنا 41 بەڵام دیارە خاتوو خەڵات کەفی بە پلەی یەکەم دەرچی پیرۆزبایی لێکەین ئەو دەستخۆشی لێ بکەن بۆ قۆناغی سێوەم سەرکەوتوی ئەو پلانەی تریش کە هاتووە شانسێک هەیە بۆ هەر یەکێک لاوانەی لە هەڵبژاردننی ئەو دەنگانەی کە پلەی دومیان بەدەست هێناوە سێ کەسی کە سەر دەکەوێت بۆ خۆناغی سێوەم دووبارە